سڵاتە لەبێ بەڕێزان لەم بەرنامەیەدا باس لە باڵندەیەک دەکەین کە باڵندەی کەناریە. بۆ مەبەستەش سەردانی یەکێک لەو کوردانەکەین کە لە وڵاتی ئەڵمانیا ژیان بەسەردەما و ماوەی 26 ساڵ زیاترە خەریکی بەخێوکردنی کەناریە. با بزانین بۆچی ئەم هیوایەتەی هەڵبژاردووە و مەبەستی چییە لە بەخێوکردنی کەناری. ئەگەر بکرێت باسێکی پێناسەیەکی کەناریمان بۆ بکەیت کە پتر لە 20 ساڵە خەریکی ئەم کارێت ئەویش بە هیوایەتە باونێ خۆ هەڵبژاردووە و لەو بوارەشە چەندین بڕوانامە بەدەستێناوە لە وڵاتی ئەڵمانیا. بەڵێ کەناری باڵندەیەکە کە هەم دەنگیشی خۆشە هەم ڕەنگیشی جوانە و من لە ساڵی 84ەوە حەزم لەکرد چکە لە شاری سلێمانیا خەڵکێکی زۆر کەناری بەخێوە کرد و لە پێش منیشەوە خەڵکێکی زۆر شارەزا و بە توانای تیا بووە و کە لای چەند برادەرێک و چەند کەسێک و لە بازاڕە کەناریم بینی و حەزم لێ کردو خولیایی بوو و کەناری سێ جۆری هەیە. یعنی ئەگەر ئێمە کەناری ئەگەر دابەشکرێ خۆی بە سێ جۆر دابەشەکرێ. یەکێکیان کە پێی ئەوتێ کەناری ڕەنگ و ئەوی کەشان کە پێی ئەوتێ کەناری دەنگ، ئەوی کەشان کەناری شێوەیە. کەناری دەنگ لە پێشەوە باسی کەناری ڕەنگ چونکە کەناری ڕەنگ گەورەترین ژمارەی هەیە و گەورەترین شێوەی هەیە. کەناری ڕەنگیش ئەکرێ بە دوو بەشەوە. بەشێکیان پێی ئەوترێ لیپۆکرۆم. لیپۆکرۆم وادە کە لای خۆمان پێڵن کەناری سادە. کەناری سادەش سێ ڕەنگە، سپیە و زەردە و سوورە و کەناری لیپۆکرۆمیش ئەکرێ بە دوو بەشەوە. بەشێکیان پێی ئەوترێ شیمل کە لای خۆمان پێی ئەوترێ ئاگری لە سوورە تەڵعەن و ڕەنگێکی ئاوەیە بۆ نمونە ئەمە کەناری شیملە ڕەنگی کاڵتری هەیە بەڵام پەڕەکەی قەڵەوترێکە و هەمیشە ئێستا بۆ نمونە ئەم کەناریە یەک بابەتن ئەمیان کەناری شیملە و بەشی دووەمیشان پێی ئەوترێ کەناری ئینتنزیڤ کە ڕەنگەکەی تۆخترێکە و لای خۆمان پێیانەوت ڕەنگی تۆخ و دای هەمیشەش کە جووت ئەکرێت ئەبێ ئاگامان لەوە بێ کە هەمیشە دانەیەکی شیمل لەگەڵ کەناریەکی شیمل لەگە کەناریەکی تۆخە جووت بکرێت و لێرەشە هەر ئیبینین کە ئەو کەناریە بڵین کەناری کەنارێکی تۆخ لەگەڵ کەنارێکی کاڵە جووتەکرێت. بەڵێ بۆ ئەوەی بە پێچوانە بێت پێچوانە فەرقی نییە چکە تۆ گرنگ نییە ئەو کاتە ئاەک نێرێک شیملە یا نێرێک یا مێک شیملە گرنگ ئەوەیە تۆ ئەو دوانە کە جووتیانەکە یەکیشیان شیمل بێ کە لێوێ پێشی ئەڵێن ئا یەکیشیان ئینتنزیڤ بێ ئەو کاتە تۆ هەمیشە بێچووی زۆر جوانترێ ئەبێ و وەچەی باشتریش ئەبێت. بەشی دووەمیان پێی ئەڵێن میلانین کە میلانین لای خۆمان پێڵین ژەنگار. میلانینیش 5 ڕەنگی هەیە کە ئێستاش دوو ڕەنگی تازەشی چۆتە سەر کە ئەویش قاوەییە و بڵین ڕەساسیە و زاتینێتیشی پێڵێن زاتینێت مەیل و کاکاویە لەگەڵ ڕەشیشی پێ ئەڵێن. کەناری دەنگ کوتمان هەرسەڕۆڵە کە یەک باوکی هەموو کەناریە کە کەناریەکانی کەناری دەنگە کە لە 4 بەش پێگێت و هەرسەڕۆڵە کە شتێکی زۆر گرنگی تایە کە ئەخوێنێت دەم ناکاتەوە بەس بە قوڕ ئەخوێنێت و هەرسەڕۆڵە زۆر بەناوبانگا و لە هەموو جیهانە. دوای ئەو کەناری وۆتەر سلاجی پێ ئەڵێن یا بە ئەڵمانی پێڵێن بەسەش لێگە کە ئەویش هەر باوکی هەرسەڕۆڵەیە بەڵام ئەو لە خوێندنەکە تۆنێکی تایە عینەن چۆن کەرتۆ لە ئەکێشی بە ئاوە ئەو دەنگی هەیە ئەویش بەلجیکیە کە لە بەلجیکا خۆی بە ناوی وۆتەر سلاجی بەلجیکیەوە ناوی ئەبرێ. لە دوای ئەوە کەناری تێمبرادوی ئیسپانی هاتووە کە ئەویژەر باوکی هەرسەڕۆڵەیە و لەگەڵ نوعیکە کەناری جووت کراوە ئەوی لێ دروست کراوە. نوعێکی کەژێک کە لە ئەمریکا دۆزراوەتەوە ئەویش ئەمریکان مغەڕەدەی پێڵێننی کەناری دەنگی ئەمریکیە. بەڵام لە ڕووسیاش کەناریەکەیە پێڵێن کەناری ڕووسی
تا ئێستا ئەو کەناریە دەنگێکی زۆر خۆشیشی پێوێ، بەڵام تا ئێستا لەلایەنی جەمعی عالەمیەوە ئەترافی پێ نەکراوە لەبەرەوەی وەچەکانی ئاینەن تۆن و ئاینەن دەنگیان نییە کە وەکو باوکی و بڵین باوکی بێ، لەبەرەوە تا ئێستا ئەترافی پێ نەکراوە. دوای ئەوەی نەسەر کەناری شکڵ کە کەناری شکڵیش ئەویش کۆمەڵێکی زۆرە، ئیتر لە مفەتەلی هۆڵندی شیمالی هۆڵندی هەیە، لە مفەتەلی جنوبی هۆڵندی هەیە، مفەتەلی پاریزن ترۆمپێتای فەڕەنسی هەیە، ئیتالیا هەیەی، ناوەکانیان زۆرن کە ئەم سێ بەشە پێگێت کەناری کە هەمووی بە ڕەنگ و بە دەنگ و بە هەموویەوە 333 جۆری کەناری هەیە. باڵێن ڕێکخراوێکی جیهانی هەیە کە لەسەر ئەو وەستا بن کە ئەمەگە دەنگی ئەمەگە ڕەنگی هەیە ئەمانە نەوەی هەیە. بەڵێ لە تەمان جەمعیەکی کە بەناوی جەمعی عالەمیەوە تێری بڵین بە گشتی خۆی پێڵم جەمعیە عالەمیە لێر طیور ساڵانە بۆ نمونە کە ئیتالیا بۆ نمونە ئیتالیا زۆر بەتوانە ساڵانە چەندەها ڕەنگی تازە دروست دەکەن و لەبەر ئەوە زۆر گرنگێکی زۆری کە ئیرێ بە کەناریە بۆ کەناری ڕەنگە، چکە لە ڕێگەی کەناری ڕەنگە ئەتوانێت ڕۆژانە و ساڵانە ڕەنگی تازە دروست بکەن و ئیتالیا زۆر پێشکەوتووە لەو بوارەیە کە ساڵانە ڕەنگی تازە یەتەکایەوە بۆ نمونە پار لە بەلجیکا لە پێشبڕکێی هەموو ئاستی ئەوروپا بەس ئیتالیا زیاد لە 30 ڕەنگی تازەیان هێنابوو. بەڵام ئەو کاتە کە ئەو سیدانێدا ئەندێت کە جەمعی عالەمی توور متابعی ئەو تەیرانە ئەکات، متابعی بێچۆکانیان ئەکات، ئەگەر پەڵەیەک ئەگەر خاڵێک ئەگەر شوێنێکی بێچۆکانی نەچوە سەر دایک و باوکەکەی ئەو کاتە ئەترافی پێ ناکرێت. بەڵام ئەگەر بەردەوام بۆ وەچەیەک دوو وەچەی دوای خۆیان وەکو یەک مایەوە یعنی ستاندەرێکی مایەوە ئەو کاتە ئەترافی پێکرێ و ناوێکی تازەی لێ بۆ کەناریە. سۆران جەمال کە ماوەی پتر لە 20 ساڵە کەناری بەخێو دەکات لە نزیکەوە بۆ ئەمەی بینەر باز لە جۆرەکانی کەناری و هەڵسوکەوت و ژیانی دەکات. وەک لای هەمووان دەبێتێ کەناری چەند باڵندەیەکی جوانە و چەند دەنگێکی خۆشیەیە کە زۆر جا بۆ زاخەودانەوەی مێشک وەک پێویستیەک دەبێت. بۆی لای چەندین کەس بۆتە هیوایەت و هۆگربوون پێوەی. ئێمەش دەڵێین باشە بۆ ئەم باڵندە ناسک و دەنخۆشە لە قەفەسدا بند بکرێ و ئازاد نەکرێ تاوەکو لە دارستانەکاندا بژی و بە دەنگە خۆشەکانیان دایشترمان بۆ دروستکەن. لە وەڵام داوترێ ئەم باڵندانە لەبەر ئەوەی بە جەستە بچووکن لە کاتی بەردانیان دەبنە قوربانی بۆ هەڵەکان و دەخوێن و لەوانەیە ڕوو لە کەمبوونەوە بکەن. ئێمە کە باسی کەناریەکەین واجبە باشتێکە کە ئێمە بزانین کەناری لە سروشتا چۆن ئەژی. کەناری لە سروشتا لە ئیسپانیا لە جزیرەی کەناری ئەژی و خۆی لە ئەسڵا پێڵن کەنارێن گلیتسە ئەم ناز بە داخۆ نازان بە کوردەکەی گلیتسە چ ناوێکی تێرێکی کێویە کە ئێمە بینین کە لای لێرامە نێرەکەیەتی ئەویش مێکەیەتی. کەناری لە سروشتا پێویستە ئێمە بیزانین چۆن ئەژی بۆ ئەوەی بزانین چۆنیش لەگەڵ یا هەڵسوکەوت بکەین و چۆن بەخێوی بکەین. کەناری لە سروشتا لە بەهارە لە مانگی دووەوە نهایەتی مانگی دوو تاوەکو نهایەتی مانگی 6 زیا ئەکەن بە شێوەی جووت. لە دوای ئەوە لە مانگی حەوتەوە هەتا مانگی دا کە 6 هەفتە بۆ 8 هەفتە لە توولەکە ئەبێت بۆ نهایەتی مانگی نۆ. لە دوای ئەوە کە وەرزی پاییزێت بە شێوەی کۆمەڵ ئەژین لە 30 کەناری تا 6 کەناری بەیەکەوە کۆ ئەبنەوە بە شێوەی کۆمەڵ ئەژین بۆی بتوانن کە یەکتری پارێزن و بەیەکەوە بتوانن بژین هەتاوەکو وەرزی جوودبوونی کە لە بەهاری داهاتوایەتەوە. و شتێکی زۆر کەشەیە کە لە کەناریە ئەوەیە کە ئەو کەناری ئەم ساڵ نێرومەیە کە جوود ئەبن ساڵێکی کە بە هیچ شێوەیە بەیەکەوە جاری دووەم جوود نابنەوە. ئەمیش وەکو سروشت
بۆ ئەوەیە کە وەچەکان خوشک و براجارێکی کە لەگەڵی تیا جوود نەبنەوە بۆی زۆر نەبێ بۆی بتوانێت کە لە ژیانە بەردەوام بن و ژیانی خۆیان بەرنەسەر لەگەڵێت. ئەم تێرێک ئێستا پێمە کە پێڵن کرۆیتس ینی جوود کراوە لە بینی کەناری و کەپۆتسیگە کە ئەمە لە کەناریەکی بەڵە گیراوە کە ئێستا ئەمە تێریشی نێرە وسڵ دەنگی زۆر خۆشە بەڵام بەداخەوە زیاتر ئەم جۆرە کێویترێکن لە کەناری چکە پێشەوە ئەیبینین چکە کەناری کەپۆتسیگە کەناریشی کێویە و زۆر 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 جوڵەشی زۆرە. کەناری سوور لەم تێرە و گوتمان کە گیراوە ئەم ڕەنگی کێسە ئێمەی بینین لەم تێرا هەیە ڕەنگێکی تەبیعیە یعنی بە شێوەیەکی زۆر 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 کەم خواردنی راوەتێ خواردنی سوور ئەیش خواردنی تەبیعی راوەتێ کە وەکو بیبەری سوور و لەگەڵ کەناریە زەردەکانە من بەخێوەم کردووە بەڵام کە ئیبینین ڕەنگەکەی سووری شەو ڕەنگێکی زۆر زۆر تەبیعیە کە لای ئێمە شتێکێ بۆیە حەزەکەم زیاتر باسی ئەوە بکەم کە باسیەوە کەن باسی کەناریەکەون کەناری هۆرمۆن. بەڕاستی پێم خۆشە لێرەوە باسی شتێ بکەم کە ئێمە وشەی هۆرمۆن بەکار نێنین چکە شتێک نییە ناوی هۆرمۆن بێ هۆرمۆن شتێکە کە تۆ بەکاری بێنی بۆ ئەوەی کە شتێک لە لەشی ئینسانە نەبێ ئەو شتێک تیا دروست بکەی بەڵام کە ماڵی کەناری سوور ئەو کەناریە سوورە خۆی لە جیناتە جینی کرۆمۆسۆمی کەپۆتسیگنسیگەیتیا کرۆسۆمی کەپۆتسیگنسیگەیتیا بوو ئەم تێرە چۆن جسم پێویستی بە ڤیتامینات هەیە ئەویش بەوش هەمان شێوە پێویستی بەوە هەیە کە ئەو ڕەنگە تۆ بیوروژێنیت و دەری بخەیت بە شێوەیەکی جوان. لێرە شتێکەیە پێ ئەوترێ فار بەشتوو یعنی ڕەنگێکە کە ئەیرێتێ ڕێک ئەو ڕەنگەیە بەڵام بە شێوەیەکی چڕتر ئەیرێ بەو تێرە ئەو ڕەنگەی دەرئەها بەڵام ئێمە ئەگەر ئەو ڕەنگە بین بە کەنارێکی سپی یا کەنارێکی زەرد ڕەنگەکەی بە ڕەنگێکی نارنجی و نابێ بە ڕەنگێکی سوور بەم شێوەیە و کەنارێکی تریش مێناوە کە حەزەکەم شان بینەرانی بمەگەر کە ئەمەش ڕەنگێکی زۆر زۆر تازەیە کە دروستیان کردووە کە پێی ئەوترێ ئۆپال ئۆپال لای ئێمە بەڕاستی نازانم مرادفەکەی چییە کە ئێمە پێویستیشمانەیە لە داهاتوە لەگەڵ پسپۆڕیشکا دانیشین ئەگەر بۆی بە خەڵکی بناسیێنین و بۆی ئێمەش بتوانین کە ناوێکی لێبرین کە بۆی خەڵکیش بیزانێت و ئێمەش بتوانین بەکاری بێنین تاوان ئەم تێرەگە بتوانێت بێتە سەرەوەی بینین قاچی ڕەشە و دەنوکیشی تقریبان ڕەشە و ڕەنگی خەنەیشی تایە کە ڕەنگەکە خۆی پێوتێ ئۆپال و ڕەنگیشی تازەیە کە دروست کراوە. سۆران جەمال خاوەنی چەند بڕوانامەیەکە بۆی بەشدارکردنی کەناریەکانی لە چەند پێشبڕکێیەکدا لە وڵاتی ئەڵمانیا هەروەها بەدەستهێنانی پلەی یەکەم بە پێشبڕکێیەکی تردا و ئەمەش جێی دەستخۆشیە. پێویستە لە هەرێمی کوردستاندا شانبەشانی وڵاتانی جیهان پەرە بەم بوارە و چەندین بواریتر بدرێ بۆی ئێمەش لە داهاتوودا بتوانین وەک هەرێم بەشداری ئەم پێشاگەیانە بکەین کە لە جیهاندا بەڕێوە دەچێت یان لامی کەم بتوانین ئێمە بەم کار هەڵسین و ئەوان بەشدار بن. لە ئەڵمانیا دوو جەمعیە گەورە هەیە یەکیان کە ناوی دێکادەیە کە ئەوە گەورەترین جەمعیە لە ئەڵمانیا کە من ئەندامێک